گرتنی چالاکوان سەمیرە حەمەدەمین ڕووی ڕەشی دەسەڵاتی دژەژن و خیانەتکارانەی دەسەڵاتی هەولێر ئاشکرا دەکات. سەمیرە محەمەدەمین ئەندامی ئەنجومەنی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستانە و یەکێکە لە ژنە بوێرە بە غیرەت و سەربەرزەکانی دەشتی هەولێر هەموو تەمەنی پڕ بووە لە تێکۆشان لە دژی ڕژێمی بەعسی فاشی و لە دوای ڕاپەڕینی ساڵی 1990ەوە هەتا ئەمڕۆژ بێوچان لە تێکۆشاندا بووە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و بۆ بەرەنگاربوونەوەی هەموو هەڵوێستێکی نانەتەوەیی. بەڕێز سەمیرە حەمەدەمین وەک ژنێکی ئازادی خواز بەردەوام لە پێشەوەی چالاکیە جەماوەریەکاندا بووە لە دژی هەموو ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن خاوەن هەڵوێستێکی ڕادیکاڵ بووە. ئەم کەڵەژنە ترسی خستۆتە دڵی تەواوی هێزی دەسەڵاتدار بە تایبەتی پەدەکە چونکە پەدەکە پارتیەکی دژەژن و دژە دیموکراتی و دژەنەتەوەییە بۆیە ساڵانێکی زۆرە بە هەموو شێوەیەک هێرش دەکەنە سەر ئەم ژنە بەهێز و سەربەرزە و هەموو ڕێگە و ڕێبازێکی چەپەڵی دوژمنکارانیان لەسەر ئەم ژنە چالاکوانە تاقی کردوتەوە. چەکدارانی پەدەکە ڕوڕەشانە بێ ئەوەی حساب بۆ هیچ دابوونەریتێکی کولتوری و سیاسی و یاسایی کۆمەڵایەتی بکەن لە ڕۆژی 6/8/2020 هەڵدەکوتنە سەر ماڵی چالاکوان سەمیرە حەمەدەمین بە بێ هەبوونی هیچ بەڵگەیەکی یاسایی. ئەم ژنە چالاکوانە دەخەنە زیندانەوە. ئاشکرایە جگە لە سەمیرە حەمەدەمین ماوەیەک ئەم دەسەڵاتە گەندەڵە بە هۆکاری ترس لە پێشکەوتنی ئیرادەی ئازادانەی خەڵکو و لە پێناوی پێکەنانی ئەرکەنۆکەرایەتیەکانی دەستی بە ڕەشبگیری کردووە. خەڵکی شاری هەولێر شاهیدی ئەو ڕاستیانن کە لە ماوەی ڕابردووشدا چەندین ژنی چالاکوان لەلایەن پەدەکە ڕوبەڕووی زیندان و هەڕەشە و تۆمەتی ناجێبەجێ کراوە. داوا لە هەموو خەڵکی خاوەن بە هەڵوێست دەکەین کە زۆرترین فشار دروست بکەن لە پێناوی ئازادکردنی تەواوی گیراوانی سیاسی. داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤی ئەوروپا دەکەین لە بەرامبەر ئەم تاوانانە بێنە دەنگ. ئێمەش وەک ڕێکخراوەکەمان بێدەنگ نامێنین لە پێناوی ئازادی چالاکوان سەمیرە حەمەدەمین و تەواوی گیراوانی سیاسی و مەدەنیدا و بەردەوام دەبین لە چالاکی. تەواوی مەلەفی ڕەشی دەسەڵاتی گەندەڵی شاری هەولێر ئاشکرا دەکەین و بێوچان لە تێکۆشاندا دەبین بۆ ئازادی سەمیرە حەمەدەمین و هەموو گیراوانی سیاسی.